سەیرە ئەم ماوەیە دایکم زۆر دەچێتە بەر ئاوێنە جوڵەی سیر دەکا نازانم من لەم نهێنێ تێناگەم سامان ئەستە وەر سەیری دایکم بکە چی بوو؟ نازانم ماوەیە کە زۆر سەیری ئاوێنە دەکا هەموو کەسی سەیری ئاوێنەکە ئەخر ئەو جوڵەی زۆر سیر دەکات تۆ وەرە بە چاوی خۆت ببینە وەردی دایە گیان گیان ئەوە چییە هەرداڵغە لێدەی لە دیار ئاوێنەکە؟ لۆ کوڕمەنگۆ سەیری ئاوێنە ناکەن با ئێمەش سەیرەکەین بە سۆک و تۆ ئاواز جیاواز دەرناکەوین دایکە ماوەیە کە چاودێریت دەکەم هیچ لە بەردەم ئاوێنە لا ناکەوی خێرە؟ باشە گوتمشە ئاوێنە ناکەن با سیر دەکەین بەڵام بەقەدەر تۆ نا واز لەو قسانە بینم بڕۆم دەی درەنگە یەڵا ئەخر دایکە هەراوەستاینە یاڵە دەی بڕۆ بخەون دەی یاڵا دەی پێم گوتم بڕۆ بخەون یاڵە دەی یاڵە بڕۆنە ژووری خۆتان دەی دەهەیە خۆ ناوێنام بخۆی باوانە شۆم بکەن ئێستا لێ باشە شەوان نانێ خۆن لێ و ناوای پاک ناکەنەوە هەردەوە خەریکی ئێرە بم دەوەردانشت زارنانەکە خۆ دوای خاوکەوە ئەرەدایە ئەم ماسە زۆر ترشە باشە من حەزم لە یەکە ڕۆنە کوڕم هێلکەمان نەماوە بە خۆتە زانی دوکانش دوورە بەخوای لاقم دێشی پشتم دێشێرە لە فریاکەوە ئێدایە جانەوە مارکێتەکەیە هێلکەت بکڕیایە دەبخۆ کوڕم شکر بە ماڵێ ئەوەن دەشینیە بخوات جلەکانی من شوژوانە ئاکتما شتێتەوە بەخۆ ئەماستێ ناخۆشە ئەو قەمیسەت لۆ بەستێ کوڕم هەستە وەرە دایکە نەمزانیە خوارە خێچە کوڕمە ئەو هەر بەستە یان شەنانەکە شەیمە عینەکەم کوا سوزان دای عینەکەم کوا نان خۆم دەچم دانیشە دانشە درەنگ دەبێ دانشە باچم بانت بم دایە جان مەجی چێوە دەچمەوە ئیدەبەرە نان حەزەر جارە نانی بخۆ نانە خوا بە زیادی بکاتن بە تەمامە لەگە برادەرەکانم لە دایرێ پێکەوە نانەچی خۆی باشە بەس هەان جۆرەم ڕابێژنێ حەزم لێ نیڕانی شفتەکی جوانم بۆکەی زۆرم حەز لێیە بەسەر چاو دا باشە خوا حافیز دوی شەیما درەنگە دەی ها خۆما عینەکە کرد ئەی دەست خۆش دایە گیان دێربووی کوڕم دێڵ هەستە وەرم پاس بەزیاد بداجە ئافێت دابێت ئاگەر لە خۆ بێ شەیما دەی وا هاتم هات درەنگە دەی دایکە جان جلەکانم بۆ تووکە باشە باشە کچم باشە خوا ئاگا لە لە بیری بیری مەکە باشە خواحافیز وەرە کوڕم وەرە وەرە توش بڕۆ وەرە بێ بێ کوڕم ئاگا لە خۆ بێ بەس خۆش دایکە بەخێرتی کوڕم دەکەی لە دوو خۆت پێوەرە
صافية مەجیدەوە هاتیەوە؟ مۆبایلەکەم لەبیر چوو. بەس ئەتو لەوەی گەڕێ ئەتو پێم بێ ماوە کە باش تاقیبت دەکەم و بەردەوام لە دیار ئاوێنەی مەسەلە چێ صافیە؟ وەڵا هیچ هەر حەزم لێ تەمەشا ئاوێنێ بکەم. بچم مۆبایلەکەت لۆ بینم؟ ئەرێ بەڕاست مۆبایلەکەم لە چێیە؟ ئەوەتەوەتە لێگەڕێ. دەڕۆم چیشت نییە؟ ناوڵە بەخێرچی. سرم سڕماوە لە سافی باش ئەو مایلو ئەوەندە دەستە بەر ئاوێنێ ڕاوەدەستی باشە تو برێ تووشی نەخۆشی دەرونی نەبووبی لۆنا کو تووشی نەخۆشی دەستەی یەکان دەبین ئەو هەش تووشی نەخۆشی دەرونی دەبین بەڵام هەرس و کۆتی لەگەڵمان نەگۆڕاوە ئەتۆ بلیچی بەسەر هاتمی ئاخری خێمی خوددایە هەسە کوڕمەسە ئەوە هۆڵی پاسەکەتە. بێ قوربان بە ئاگا لە خۆی کۆم دەبڕۆ دێ. والله ئەم زۆر تاقی بوو دەیبۆ بەس یاد بیاڕەبێ دەی بەخێرچی بەخێرچم ڕێبکە خوا حافیزتان بێ. شەیما درەنگە دێ ناوڕێن وەرە بابوو وەرە بەخێرچم خوا حافیزتان بێ. خواحافیز بەخێرچم خوا حافیزتان بێ. زۆر سەیرە. هیچ سەیر نییە ئەو ئاوێنە ئەمن لامدایە ئەدێنگۆ دەچوونە دەوامێ؟ نە دیارە چاودێریم نەکەرنگۆ. ئەو کە تو لەوەی گەڕێ ئەو ئاوێنە ئەمن لامدایە وەرە تێشە دوگەینم لۆچی لامدایە وەرە بابوو لۆ لاتاندا چڕی توی گر بوو. ئێستا تێت دەگەینم بەس وەرە بابچی ناو دووی تێت دەگەینم وەرە وەرە دێ ئەوە هاتم پێم بڵێ و ئاوێنت لۆ لابرد. ئێستا پێ دەیە ماوەکی زۆر بوو بەخۆم و بە منداڵەکانم تاقیبی تومان دەکرد دەمان دیت بەردەوام لەبەر ئاوێنەی ڕادەوەستای نەشمان دەزانی مەسەلە چییە یعنی بەڕاستی ئەمنی زۆر فکر کردووە دەبی سافێ خێزانی من لۆ هەندە بستە بەردەم ئاوێنەی لە دوایەی هەوکارەکەم زانی بەداخەوەش نەکە هۆکارەکە ئەتوو نەبووی هۆکارەکە ئەمە بووین ئەمە ئاگامان لە توو بڕابوو لەبەر ئەو مۆبایلەی هەموومان بەردەوام 4 ساعت خەریکی مۆبایلی بووین ئاگامان لە توو نەمابوو چت دەوێ چت ناوێ ئەمن بەش بە حالی خۆم هەموو ئەو مادووبوونەی کە لەبوونت چێشت بوو چەند ساڵ بوو هەموم لەبیر کرد بوو کە چەند ساڵ بوو لەگەمە ماندی بووی هیلاک بووی ڕۆژێک ناڕزایی دەرنەبڕی تەماشەکە ئەو منداڵانە هەموو بەدەستەکانی خۆت گەورەتکردن بە خۆت پەروەردەتکردن لەمە پاش تەواو لێ ناگەڕێم بچێ بەر ئاوێنەی ڕاوەستی چونکە ئاوێنە لە توانایدا نییە ئەو ئاوێنە ئەمن لامدایە ئەو ئاوێنە ئەمن لامدایە ئەو ئاوێنە ئەمن لامدایە ئەو ئاوێنە ئەمن لامدایە
ناخی جوانی تۆ ببینی، ئازارەکان و مادیبوونی تۆ ببینی، ئەوەی کە پێویستە ئەو شتە جوانانەی تو ببینی. سەرەتا منم لە دوایە منداڵەکانیش. ببوورە داهەجا لەمڕۆ بەدواوە مادووبوونەکانت دەبینین. دایکجا گردنمان ئازاکە.